ماوەی 5 ساڵە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی هەرێم دەستی کردووە بە دروستکردنی 28 باڵەخانەی نیشتەجێبوون لە سنووری هەڵەبجە و سەید سادق و خورماڵدا و بەشێکی زۆر لە پرۆژەکەش تەواو بووە. بەڵام تا ئێستا دیار نییە کەی دەست بە دابەشکردنی ئەو یەکانە دەکرێت. هاوکات تا ئێستا پرۆژەی خزمەتگوزاری بۆ باڵەخانەکان دابین نەکراوە. ئێمە وەکو ئاوەدانکردنەوە دوای تەواوبوونی ئەم باڵەخانانە و وەرگرتنیان لەلایەن لیژنەیەکەوە یەکەی ئیداری ئەو ناوچەیە هەڵەسێت بە دابەشکردنیان بەسەر و خێزانانی کەم دەرامەتن. هەر لە سەرەتای دەستکردن بە پرۆژەکە کە لە 316 یەکەی نیشتەجێبوون پێک دێت ئاماژە بەوە کرا ئەو بینە و باڵەخانانە بەسەر ئەو فەرمانبەر و کرێنشینانەدا دابەش دەکرێت کە تا ئێستا لە حکومەت سودمەند نەبوون. هەوڵمان ناوە بۆ ئەوەی کە بودجەیەکی تایبەتی بۆ دابین بکرێ، بەڵام ئێمە تاوەکو ئەو ڕێگەوانە چاک نەکەین و هەنی خزمەتگوزاری هەیە بۆی دابین نەکەین، ناتوانین فۆرم دابش بکەین. لەبەرەوەی ئێستا ئەگەر فۆرم دابش بکرێت و بدرێ بە ئەوانەی کە فەرمانبەرن یاخود کەم دەرامەتن، جارە بڕیاریش نەدراوە بدرێ بەکێ، بەڵام بێگومان هەر بۆ ئەوانە بێ ئەو کاتە دیسان کێشەی کێتە پێشەوە هاوڵاتیان داوای خزمەتگوزاریەکەن کە ئەوە مافی خۆیانە بەڕاستی. بەپێی ئامارەکان لە سنووری هەڵەبجەدا نزیکەی 4000 خێزانی کرێنشین هەیە و تا ئێستا بەشێک لە فەرمانبەران و مامۆستایان لە سنووری پارێزگاکەدا سودمەند نەبوون لە حکومەت و چاوەڕێی پێدانی زەوی و یەکەی نیشتەجێبوونن. ئێمە بیر لەوە نەکەینەوە کە چیدی لەمەولا وەکو ڕابردوو بڕۆین، چکە ئێمە ئەگەر ببینین لەم قەیرانەیە سەیری کۆمەڵە کەس بکەین تەنانەت پارەی نییە بۆ منداڵەکەی نەکو بیا بەکرێخانەوە کە کۆمەڵی خەڵکە بینین لەوانەیە ماوەچکە بکەونە سەرجادە. ئێمە ببیر لەوە بکەینەوە کە چۆن بتوانین خزمەتی ئەم خەڵکانە بکەین، چۆن بتوانین سیستەمێدا بنین بەبێ جیاوازی بیر و ڕاو ئاین و سیاست و حیزبایەتی چۆن هەمووان بەشدار بنتیایە. لە سنووری هەڵەبجە تەنها ئەم باڵەخانانە نین کە ماوەی 5 ساڵە دەستکراوە بە دروستکردنی و دابەش ناکرێن، بەڵکو 50 خانوش لە ناحەی سیروان نزیکەی 10 ساڵە بۆ کرێنشین و هەژاران دروستکراوە و تا ئێستا دابەش نەکراون. نزار کەریم NRT هەڵەبجە.